لەگەڵ شەڕی داگیرکاری رووسیا هاوشێوەی ئالۆنی زۆرێک لە هاوڵاتیانی ئۆکرانی لە وڵاتەکانی دی گەڕانەوە بۆ بەرگریکردن لە وڵاتەکەیان. ئەم ژنە 14 ساڵە لە ئیسپانیا ژیاوە، لە چەند ڕۆژێکدا گەیشتۆتەوە ئۆکرانیا. ئەو یەک لەو 4 ژنە بووە لە نێو 192 سەرباز کە لە لەشکری ئیسپانیا مەشقی سەرەتاییان پێکراوە. شەڕی ئۆکرانیا گەیشتۆتە قۆناغی هەستیار. ئەو پێشڕەویانەی لە کۆتایی ساڵی پاردا هەیان بووە ئێستا نەیان ماوە. ئەم ژنە خەڵکی لۆتسە لە ناوچەی ڤۆلین. هاوتای هاوڵاتیانی دی ئۆکرانیا دەترسن لەم مانگە رووسیا هێرشی گەورە بکات. زۆر قورسە بۆ دایک و براکەم کە لە مەدریدن. ئەوان زۆر دژی ئەوە بوون کە کردومە، دژی ئەوە بوون کە لە ڕێزەکانی سوپا خۆم ناونووس کرد. لە ژیانمدا هەرگیز چەکم بەدەستەوە نەگرتووە، وەرزشیشم نەکردووە. ئەوان پێیان وایە کە من ئامادە نیم. خولی 5 هەفتەیی لە شاری ئۆلیدۆ بەشێکە لە هاوکاری سەربازی ئەوروپا بۆ پشتیوانیکردنی ئۆکرانیا. ئەم ژنە فێری تەقەکردنی ڕاستەوخۆ و پوچەڵکردنەوەی بۆمب و لادانی مین بووە و بەکارهێنانی چەکی دژە ئاسمان. ئالۆنی دەژڵێت ئەمەی دەیکا قورسە، بەڵام دەڵێت ئەم شانازی ئێستا هەیەی بەوەی هاوڵاتیەکی ئۆکرانیە هەرگیز نەیبووە. پەرەپێدان و فێربوونی ئۆکرانیەکان سەرنجڕاکێشە. پاڵنەرەکانیان ڕێگە بە پێشکەوتنی گەورە دەدات، ئەوەش کە فێر دەکرێن سوودی زۆر دەبێت و دەرفەتی مانەوەیان زیاد دەکات. نزیکەی 24 وڵاتی ئەوروپی بەشدارن لەم مەشق و ڕاهێنانە. وەک جۆزێپ بۆرێڵ بەرپرسی سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپا ئەڵێت تا کۆتایی ئەم ساڵ 30,000 سەربازی ئۆکرانی مەشق پێ دەکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.